چواردە ڕۆژە لێرەینە دۆخی تەندروستیشمان زۆر باشە الحەمدوللیلا هیچمان هەڵگری ئەو ڤایرۆزە نەبووینە زۆر باشە و خزمەتگوزاریشن زۆر باشە و الحەمدوللیلا سوپاسی یەکەی کارمەندانی وتێل دیانە پاڵاز دەکەین کە زۆر ئەرچیان کێشاوە و سوپاسی تیمە پزیشکیەکانیش دەکەین کە ڕۆژانە دوو جار پشکنینیان بۆ کردوین الحەمدوللیلا هەموومان ساغ و سەلامەتین و ئەوڕۆ زۆر ئاسوودەینە کە دەگەڕێینەوە ناو ماڵی خۆمان ناپێمان باش نییە ئەو خەڵکانێک کە بە قاچاق دێنەوە زۆر غەڵەتن نابی بە قاچاق بێنەوە لەبەرەوەی لۆ تەندروستی ماڵ و مناڵ و خۆیان و خزم و کەس و کاریان و خەڵکەکەی لەبەرەوەی غەڵەتن وابێ هەڵگری ئەو ڤایرۆزەینە نابیتن ئێمە بەقوترین لە ڤایرۆزەکە دەتوانین بەرەنگری ئەو ڤایرۆزەی ببینەوە ئەتوانین زاڵ بین بەسەر ئەو ڤایرۆزەیدا. چهارده روز عمل لیره زیر چادریه دا الحمدلله شکر به خودنو که زور باشینم به مشکلینم من چه نخوشی لینینم سپاس بو حکومت حرمه که چادری آمن کری او 14 روزه همبار درونی و هم زور باشین همبار تندرستی دواکارم خلک دیجی اول ایران نه سردان ایران یا کری رکی قاچاق نه و رکی تندرستی بگیرن بر رو بلا به نجر چادری ایشالله کسی چه مشکلی نبید و چه نخوشی نبیدن دعاکارم لهمه حولاتیان کسو کار خور خلک کردستان و ماوی خو پارزن و نخوشیه هنده پیچید بیتن نچ نجه قربالغ نچ نداره حتی او نخوشیه در باز بیتن و ایشالله کسی نخوشیه ور نگید و خر سالم و ساق و سلامت بن ایشالله هم خلک که بهزین و او ویروسا نشیدن نل بار درونی نل بار تندرستی متیک دتو ام توشو چه نخوشی نابین